بەهۆی کاریگەری ئەو بوومەلەرزەی کە ناوچە جیاجیەکانی هەرێمی کوردستانی گرتەوە جگەلەوەی زیانی گیانی لێکەوتەوە، زەرەر و زیانیش بە مڵک و ماڵی هاوڵاتیان و فەرمانگە حکوومیەکانیش گەیشتووە. لە سنووری هەریەک لە پارێزگاکانی سلێمانی و هەڵەبجە و ئیداری ڕاپەڕین 12 کتێبخانە هەیە. لە کاتی ڕووداوی بوومەلەرزەکەدا زیانی گەورە بە بینای ئەو کتێبخانانە گەیشتووە. بە جۆرێ هەندێک لەو کتێبخانانە لەبەر ئەوەی لە ئێستاشدا مەترسی هەرەسێنانیان لێ دەکرێت لە پێناو پاراستنی گیانی کارمەندان دەوامی فەرمی لە هەندێک لەو کتێبخانانە ڕاگیراون تا چارەسەرێک بۆ گرفتەکە دەدۆزرێتەوە. لە ئەنجامی ئەو زەمین لەرزەیە کە شەوی 12 ڕوویدا هەموو ناوچەکانی هەرێمی کوردستانی گرتەوە بە تایبەتی ناوچەی شارە زۆر بە شێوەیەکی زۆر بەهێزگرتیەوە. کتێبخانەی گشتی شارە زۆر زەرزیانێکی زۆر گەورەی لێککەوتووە، هەم لە بیناکە و هەم لە کەلوپەلی ناو بیناکە. بیناکە بە شێوەیەک زەرزیانی لێکەوتووە کە ئیتر ناتوانرێت دەوامی تیا بکرێ، چونکە هەموو دیوارەکانی تەقیوە و ڕۆچووە بەرەو دەرەوە و بەرەو ناوەوە و بلۆک کەوتۆتە خوارەوە، دیوار جیابەتەوە، پایەکان تەقیون، بە هیچ شێوەیەک ناتوانین ئیتر دەوامی تیا بکەین. لە ڕاستیا جێگەی داخە ئەم کتێبخانەیە هەر لە بناغەوە وا دەرکەوتووە، ینی پێش بوومەلەرزەکەژێ مەسمان پێ کردووە لە زۆر شوێنی کتێبخانەکەمان ینی دەست و کەلەبەری زۆری تێکەوتووە. ئەمەش ئەگەڕێتەوە بۆ ئەوەی کەوا زۆر بە خەمساردی دروست کراوە، بەتەنگ ئیشوکارەکانیەوە باشی نەهاتوون لە کاتی خۆیدا، بۆیە ینی بەرگەی ڕووداوێکی سروشتی لەم شێوەیە نەگرتووە. خۆ دیارە ئاشکرایە کە بوومەلەرزەکە زەرورزیانی زۆری داوە لە هەموو لایەک، بەڵام ئەم بینایی ئەمە بە شێوەیەکی زۆر ینی وێران بووە و بەرکەوتووە. بۆ زیاتر بە دۆداچوونی گرفتی ڕوخانی کتێبخانەکان بەهۆی بوومەلەرزەکەی چەند شەوی ڕابردووەوە، خستنە ڕووی هەنگاوەکانی لایەنە پەیوەندیدارەکان بە ئاڕاستەی دۆزینەوەی میکانیزمێک بۆ چارەسەرکردنی گرفتەکە بەڕێوەبەری کتێبخانە گشتیەکانی سلێمانیمان دواند. بەهۆی ئەو بوومەلەرزەیە کە شەوی 12 لەسەر 13 لە باشووری کوردستانی گرتەوە لە ناوچەکەی گرتەوە، نزیکەی 12 کتێبخانە لە سنووری پارێزگای سلێمانی و هەڵەبجە زیانی بەرکەوتووە، بە تایبەتی کتێبخانەی شارە زورمان کە بە شێوەیەک زیانی بەرکەوتووە کە ئیتر دەوامانتیا ڕاگرت بەبەر سەلامەتی ژیانی فەرمانبەرەکانمان. هەروەها لە قەزای ماوەت بە هەمان شێوە لە دوکان، لە خوورماڵ، لە عربەت، لە سەیسایەق، لە بەشی مناڵانی کتێبخانەی سلێمانی هەمویان زیانیان بەرکەوتووە، بەڵام زیانەکەی کتێبخانەی شارە زۆر و عربەت زۆر گەورەیە. قەزای پێنجۆنیش بە هەمان شێوە زیانی بەرکەوتووە. لەمڕۆ ئێمە سەر و خۆمان هەم پارێزگای سلێمانی هەم وەزارەتی ڕۆشنبیری بەنووسراوێک ئەمڕۆ ئاگادارەکەینەوەکەوە لیژنەی تایبەت بنێرێ بۆ چارەسەرکردنی ئەو گرفتە، چونکە بەڕاستی ئەوە زیانیشی گەورەیە لە کتێبخانەکانی سنووری پارێزگای سلێمانی هەڵەبجە کەوتووە. جێباسە و کتێبخانانەی کە بەهۆی بوومەلەرزەکەەوە زیانیان پێگەیشتووە ماوەی چەندین ساڵە لەلایەن کۆمپانیایەکی کەرتی تایبەتەوە بە یەک دیزاین لە شار و شارۆچکەکان دروست کراون با بڕوای لێپسراوانی بواری ڕۆشنبیری و کتێبخانەکان کەم تەرخەمی لە چۆنەتی دروستکردنی ئەو بینانە یەکێک لەو هۆکارانە بوون کە لە کاتی بوومەلەرزەکەدا تووشی زیانی گەورە و هەرەسێنان ببنەوە. بەڕێوەبەرانی کتێبخانەکانیش داواکار بوون لەلایەنە پەیوەندیدارەکانی حکوومەتی هەرێم لە پێناو خزمەتکردنی بواری ڕۆشنبیری و زانست و خوێندنەوە هەوڵی چاکردنەوە و دروستکردنەوەی بینای ئەو کتێبخانانە بدرێ. ئاکۆ ئەمین، کورسات نیوز.